بەڵێ هەڵمەتی ئەم دوایەی حکوومەتی عێراق دژی گەندەڵی کە تێیدا ژمارەیەک سیاسەتمەدار و ئەندام پارلەمان و بەرپرسی باڵای حکوومەت دەستگیر کراون کاریگەریەکی بەرفراوانی لەسەر دیمەنی وڵاتەکە هەبووە. لە کاتێکدا هەڵمەتەکە بەردەوامە لایەنە سیاسیەکان و سەرکردەکانی هەرێمی کوردستان پێشوازیان لەم هەنگاوەی حکوومەت کردووە. بۆ زانیاری سەبارەت بە کاردانەوەکان دەڕوێنە لای پایامێر هونەر ئەحمەد کە لە هەرێمی کوردستانەوە لەگەڵمانە. هونەر دەمەوێ باسی کاردانەوەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و هەروەها عێراقمان بۆ بکەی سەبارەت بەم هەڵمەتە. بەڵێ کاردانەوەکە لەو ئاسەدایە کە هەر لە سەرەتا هەرێمی کوردستان پاڵپشتی کرد بەشێک لەو داواکراوانی کە لە هەولێر بوون دەستگیر کران و دواتر ڕادەستی حکوومەتی عێراق کران لایەنە سیاسەکانی دیکەی عێراق لە نێوماڵی شیعە دوودڵ بوون لە پاڵپشتیکردن و لە نێوماڵی سونەشدا بە هەمان شێوە. لە نێوماڵی سونەدا موسەنا سامەڕایی کە هیچێکە لە دەستگیر کراوەکان ڕوتەکەی زوو بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تەنێمە لەگەڵ ئەو چاکسازیین لەگەڵ ئەوەی کە گەندەڵکاران دەستگیر کرد بەڵام با دادگا کاری خۆی بکات. تا درنگانێکی دوێنێ محەممەد هەلبوسی هاتە سەرکات لەگەڵ سەرکردەکانی دیکەی سونەیە پێکەوە دەرکەوتن لە دەوری مێزێک کۆ بوونەوە و هەمویان بە کۆی دەنگ پاڵپشتی بڕیارەکانی زەیدیان کرد. بەڵام سەرەتا محەممەد هەلبوسی بە زۆرێک لە جۆرەکانەوەی کە لە دەوروبەری ئەو بوون دەیانوت محەممەد هەلبوسی بە گومانەوە ئەڕوانێتە پرۆسەکە وەکی وایە ئەمە هەنگاوێکە یاخود پێشاتێکی نوێیەک دروست بۆ لە عێراق بۆ دوورخستنەوەی هەیبەت هەلبوسی کە سەرۆکی پەرلەمانە لەسەر کوتلەی تەقەدوم و دواتر هەندێک هەنگاوی دیکە بەرامبەر بە هەلبوسی و دەوروبەرەکەی بدرێت. بەڵام بینیمان دوجار ئەو پاڵپشتیە فراوانی کە لە ناوخۆی عێراقەوە بۆ حکوومەتەکەی زەیدی بۆ هەنگاوانەی کەنرا هەموو لایەنە سیاسەکانی ناچار کرد کە بێن بەیاننامە بڵاو بکەنەوە و پاڵپشتی ئەو هەنگاوانە بکەن بە تایبەتی ئەوانی کە گیراون ینی هێشتا کە وەک زەیدی خۆیڵێ ئەمە قۆناغی سەرەتایە و قۆناغی دیکەشی بەدواوەیە بەڵام ئەوانی کە گیراون لەو پارانەی کە دەرهێنراوە لە شوێنە تایبەتەکان کە شاردویانە خەڵکی تووشی شۆک کردووە هێشتا گە دەگوترێت ئەمەی کە هەیە و ئەوانی کە دەوروبەری زێدی خۆیان باسیەکەن دەڵێن ئەمەی کە هەیە هێشتا کە سەرەتایە خەڵکی زۆر گەورەتر گەندەڵ و ئەوانی کە لە پرسی گەندەڵیەتی و گلاون زۆر کەسی دیکایە کە مەلکی گەورەتریان لەسەرە ئەمە تاو پێسا لەسەر یەک بابەت لەسەر یەک مەلکی گەندەڵیە بۆیە هێشتا کە بەشێک لە سیاسیەکان بۆیە هێشتا کە هەندێک لەو خەڵکانە پەرلەمانتارانە کە لە بەغدان هێشتا کە جوجولیان نەکردووە. یەک زانیاریکی تێ ئەمەوێ باسی لێوە بکەم ئێستا ڕێوشۆنێکی زۆر چون گیراوە تەبەر لە نێو بەغدایە. ڕێوشۆنەکە چۆنە؟ پەرلەمانتاران بۆ نمونە کە لە شوێنی نیشتەجێبوونی خۆیانن لە سیتیەکان لەو شوێنانی کە پارێزراون کە دێنە ژوورەوە بۆ ماڵەوە سیارەکانە نەپشکندێت کە دەرەچن سیارەکانە نەپشکندێت لە بازگەکانە ئەو بەرپرسانە کە ئۆتۆمبیلی جامڕەشیان پێ دانەدانە ئۆتۆمبیلەکانە نەپشکندێت هیچ ڕێگەیەک نەماوەتەوە چونکە گومانەکرێت لەم کاتەیە جۆرێک لە جۆرەکان هەوڵێک هەر وەکو تەگۆ دیارە دەمەکە قۆناغ هەبن وێ دەمێ ئەv هەلمەت بەردەوامە ئایا ئەگەر بەردەوامێ بەردەوامبوونە وێ هەلمەتێدا پیشبینیە چ دەبێ ینی بێژگە لەوەی گرتناوان کەسان بەڵێ ئەوەی کە هەیە قسە لەسەر بوونی 900 مەلەفی گەندەڵیە کرێکە 600 تا وەکو 1000 کەس تێوەگلاون لەم مەلەفانەیە حکوومەتەکەی زەیدی ئەوێ هێوا شێواز لە ڕێگەی دادگاوە کاری لەسەر بکە و ئەوانە دەستگیر بکرێت و دەشڵێن ئەو وەکو زانیاری من وەرم گرتووە تاوەکو مانگیدا ئەم پرۆسەیە بەردەوامە بێ دابەزێتە سەر ئاستی پارێزگاکان ئەوەی ئێستا بینیومە لە بۆ نمونە لە پارێزگای کەرکووک ئێمە ڕاپۆرتەکەمان لەوێ کردووە زانیاری هەبوو بەشێک لەو بەرپرسانە مەلەفەکە یاری هەندێک بەرپرسەیە ڕوبەڕووی لێپێچینەوە کراوەتەوە هەندێک بەرپرسەیە چوونەتە سەر ماڵەکەی کە لەوێ نەبووە تاوەکو دەستگیری بکەن ینی بەدوادا چوون ئەوەی کە تەنها لەسەر ئاستی پارێزگاکان نەماوەتەوە تەنها لەسەر ئاستی پایتەخت نەماوەتەوە دابەزیوەتە سەر ئاستی پارێزگاکان بۆیە حکوومەت جددیە لەو هەوڵەیە بە تایبەتی زەیدی ئەوێ پێش ئەوەی بچێتە واشنگتۆن لەوێ بەدەستی پڕەوە ئەوەی کە واشنگتۆن خودئیداری سەرۆک ترامپ داوای لێکردی بوو دوو بابەتی گرنگە یەکێکیان بابەتی داماڵینی چەکی میلیشیاکانە لە عێراق ئەوی دیکەشیان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە ئەوەی سەبارەت بە بابەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی
بەفعلی دەستی پێ کردووە و هەنگاوی دیکەشی ئەو دەگوتێت بەدواوە دێت سەبارەت بە چەکی میلیشیاکانیش هەنگاو لراوە بەڵام میلیشیاکان بەشێکیان داوای مۆڵەتیان کردووە و تەنانەت بەشێک لە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگیش وتویانە ئەبێ دەرفەتێکی دیکە بدرێت یەکێک لەو دەرفەتانە ئەوەیە کە مانگیلۆ هاوپەیمانان لە عێراق ئەکشێنەوە ئەوە دیانویەک بێ بۆ ئەوەی گروپەکانیش بڵێن مادام هاوپەیمانان لێرە کشانەوە ئەوەی مەشتەکەکانمان داڵین و ڕادست هەر حال دەمێن پێشتا فقال وێ زەڵال ببن سپاس هونەر ئەحمەد سپاس بۆ ئەوان ئاگاهیان کو تەجمەڕە